ئێرە فەرمانگەی ئاو و ئاوەڕۆکانی هەولێرە بەم بەشە دەوترێت بەشی چاکردنەوە. لەم شوێنە ژمارە کارمەندی خزمەتگوزار هەن کە خۆبەخشانە هەموو ژیانیان بۆ ئەو کارە زەحمەت و مەترسیدارە تەرخان کردووە و لە پێناوی کارەکەیاندا دەجەنگن. لەم شوێنە چیرۆکی سەختی و زەحمەتی ئەم کارە و باسیازمونی بەتەمەنترین خزمەتگوزار دەگێڕینەوە کە چۆن ئەو بربەستە ژینگەییانە لادەدات کە ژیانی مرۆڤەکان دەخاتە مەترسیەوە چ لە کاتی دروستبوونی لافاو یان کۆبوونەوەی پاشماوەکان. هەموو ڕۆژێ کە بارا بێشتێک بێ ئەمە کەونەزیل کاتەبەردانا دا ئامادە باشی داینا هەرچی دەمای تەلەفۆن لۆکرا شەوبی دەمی سعاتبی دەقەبی بە ئازرین لەسەر مەزای لەوێ دەریکانی ئازرین بەخۆ بە تیمەکەی خۆ هەموومان بە سارۆخەوە و بە زەلام و لەوێ دەریکانی ئامادە باشی داینا هەر دەماچەبی زارە بە سعات سێ شەوێ بووە ساری شەوێ بووە دوو شەوێ بووە دوازدە بووە ئەو هارە هەرچی دەما چادر ئەمە ئامادە باشی دابووینە. ئەو پێوەستیانە شیشن نوێ بووە، قازمن نوێ بووە، باریە نوێ بووە، خاکە ناسی درێژ نوێ بووە، خاکە ناسی کورت نوێ بووە، ئەوە هەموو شتێک نوێ بووە. ئەوان کارەکەیان پەیوەندی بە داواکاری هاونیشتیمانیان و کەش و هەواوە هەیە. لە کاتی هەستکردن بە گۆڕانکاری لە کەش و هەوا ئەوان ئامادەکاری تەواو دەکەن. لە کاتی ئەم ئامادەکاریەدا پێشبینیەکەیان تەواو دەردەچێت و هەورە تریشقە و لێزمەی باران ئاسمان و زەوی دەگرێتەوە. ئیدی لەگەڵم گۆڕانکاریە ژینگەیەدا ئەوان بەرەو ئەو شوێنانە هەنگاو دەنین کە مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت. هێدی بارانبارینەکە زیاد دەکات و دەبێتە بارانێکی بەخڕ و لێزمەی ئەم بارانە هاتو چۆ سەخت دەکات و ئاوەڕۆکانیش بەشێکیان دەگیرێن. وەختی لافا و بارانی پێدا ئەڕون ئەرێ فلانکەس دووەڕە و فلانکەزی ئەتۆڕە و فلانکەزی ئەو سەرقەپاغانە هەمووی هەمووی هەردەینەوە کە بارانەکە خەلاص بوو لافاوەکە خەلاص بوو دووبارە بە دوو داچینەوە ئەچین هەمووی داپۆشینەوە. ئەوە هەموو شنوێ و جێکی هەرچی دەماچی تەلەفۆنشن لۆکریان ویان گوڵ و فلانکەزی ئەمە هەمووی دا ئامادە باشی داینا. ئەوەن بە خاکەناسی دەردەین ئەوە دەرندا بە خاکەناسی بەشی بۆ ئەو بووە نەبووە بە سارۆخی بە سارۆخی نەبووە بە شیشی مانای قوڕەکەی لێ دەردەین و سارۆخی لێ ئەدەین و ئەیکەینەوە و ئەو هەرە پێ بە پێداچین ئەوە هەمووشتی خۆلوەیە شیش و قازمە و خاکەناس و باریە و سارۆخی و پێدا ئەو هەر جێک گیرابێ ئەیکەینەوە و لەوێ سینەزێکی دیکە. لە کاتی گەیشتن بۆ شوێنانەی کە لافاو دایپۆشیوە و ئاوێکی زۆر کۆبووەتەوە ئەمە بووەتە بربەست لە بەردەم هاوڵاتیان و هاتوچۆیاندا. ئەو تیمانە دەست دەکەن بە شکاندنی ئەم بربەستانە و ئاساییکردنەوەی بارودۆخەکە. لێرە بەشێک لە ئەرکە زەحمەت و سەختەکەی مام حوسێن و هاوکارەکانی دەست پێ دەکات. بابە لە خزمەتی هاوڵاتیان نابن کاکەدەی. مام حوسێن تەمەنی 65 ساڵە. لە کاتی کارکردندا وە گەنجێک دەردەکەوێت بە هێزە و ئیرادەیەکی زۆری هەیە و ڕوبەڕووی زەحمەتیەکانی کارەکەی دەبێتەوە. هەموو ئیشەکان ئیشی مەزرا خائشیش بادام بوو قوڕ دەردام و بە خاکەناسی درێژ و بە خاکەناسی دیکە قوڕن دەردایە و بە سەفیان قوڕن هەرێنجایە و بە سارۆخی لێندایە و چوینە ناو مەزرایە و ئەوە لێرە ئەو زابرێم لێرە بە هەتا چوینە ئاجیۆمەران هەتا چوینە دیانەی ئاجیۆمەران بارزان کەرەچێ
مەغموری پردێ ئەوە هەمووی ئاینی بوو. 6 سال 8 سالان ئەو ساڵۆخیەمان لە هاتیە ئەو ساڵۆخیانە ئەڵانەکانی ئەچینە ناو سەر مەزرای مەزرا جیرابی ئاسنەکەی بەخۆ ڕۆژێ پێهاگادار بوو سەر ئاسنەکەی ئەینەبی داوینە ناوکل مەزرایەکەی و هەوا و ئاو هەوایە لێدا مەزرایەکەی زارێ ئەیکاتەوە زاریشەی نایکاتەوە بە شیشی دیسا مل دەبێنێ بە شیشی دەی شیشی بە ئادەی هەتایکەینەوە مەزراشەیە بەدلەی دەبەرەکەین بە قادربێ پێداچینە خوارێ ئەچین ئەوجا بەردی تێدابی بلوچی تێدابی هەرچی هەبی دو سێ کەس لەسەر مەزرایانە ئەیشەستە ناوێ دەسترێکەین و بە ستران ئەوەی هەردێنجین و ئەوجا ئاوجارێ ئاوەندە قورتە سوێت دەلی گەدایەن دەری ئەو ئیشە پیسەی ئەنی ئیش لە دیگایە بگەڕی لەو ئیشەی پیستر و نەخۆشتر نییە. Dai kaka. Guarda, silika. Silika, ciao. Hadi. عمل هاد ما أودى لي تقريبا 6 ماقال بموقت هاتم دواي قاعدة تبوين رسمي باش رسمي إيشي ما أو شيشن أبرد أتوين إيشي شيشن بعد لسبيني حتى نوراني يكسر لو يكتويتا أو تويتاش بكري جيلابو ما نجي 300 هزاريان 300 ديناري سويسري بو أيان دايو داد عملي دينار وداتينو داري ببيان جتوني ببيان داتينو داري لكن هو اللي مديابو أو شيشن بعد حتى ورزبون أزار هبو سيشي تلشيش بنزاشن بعد ترين ترشن هبو بو تري بشيشن بيدنا بترين ترن شيشة كان راعي شيشاو أو زاني وأبساني وده داري وشن الدينار داريو أو إشي ما أو هالبو. والله إيشا كمان زحمته وناخوشه وقرانه وقرصه معدل همو الرجال ديلسين إيشي معدل قريدر دديني وإيشا كمان بيسا وحظدا كان خلق احتراما بقليل كورانانو معدل مزرعة كان دجيرين ومزرعة كان هولي لزورنو معدل وإيش معنا معدل دردتي مع حسين جلميجا ليليو زوري أزياديتيو تمانا كليليو تمانا چی بەسەر بریجە و زۆرمان دی بۆ لەویشە و گەلێک لە مێژە خزمەت دەکاو کە لە چەند جێ ئیشمان کردووە ڕێزمان لێ ناگیرێ یعنی بەڕاستی کاچینە سەر مەزرایەکان قوڕ زوب و خۆش ئەو شتە پیسانە لەبان ئەو مەزرایە فرێدەن خۆمان چەند جار لامان داوە پاکمان کردوتەوە ڕۆژێکی نەبردو دیسا ئەو زوب و شتان ناکەنەوە ناو مەزرایەکان تەبان مەزرایەکانیش بۆ ئەگیرێ ئێمە زۆر لە ناوی مادیە بین هەتا ئیکەینەوە. ئەم بارانە بەخوڕا وا دەکات ئاوێکی زۆر ئاوەڕۆکان داپۆشێت و فشارێکی بەهێز و شەپۆلی گەورە ڕێڕەوەکان بگرێ. بارانە زۆرەکە زێرابوو منهۆڵەکانی پڕ ئاو کردووە و لە شەقامەکاندا ئەو ئاوە پەنگی خواردوێتەوە. ئەم بارانە بەخوڕا لا ڕێڕەوەکان و ئاوەڕۆکانی بەشێکی شاری هەولێر لافاوی دروست کردووە.
مام حوسێن لە ڕێگەی ئەم کەلوپەل و ئامێرانەوە کە تایبەتن بە پیشەکەی ئەم بربەستانە دەشکێنێت و بۆکردنەوەی ڕێڕەوی زێرابەکان هەموو ڕێگایەک دەگرێتە بەر لەگەڵ فشاری ئاوی باران ئەم زێرابانە پەنگیان خواردووە. مام حوسێن لە خزمەتکردن بە خەڵک و شار و ژینگەی وڵاتەکەی ناوەستێ. ئەوان لە گەرما و سەرما و بە شەو و بە ڕۆژ بە چەندین شێواز لە کارکردن بەردەوامن. ئاوەڕۆکان پاک دەکەنەوە و ڕێگا لە دروستبوونی لافاو دەگرن. دیاری ئەوە شەوە سعاتە دەمە بەیانە هەرچی دەمە ئەمە تەلەفۆن لۆکرا ئەمە بارابی دابی ئیسراحەتم نییە سەفەرم نییە دەبی دە ئامادە باشی دابین و ئازر بین تەلەفۆن لۆکرا وەخۆکەوین و بیت ئەمە تایبەتی وەرزی زستانە لە هەموو ڕۆژی نەخۆشترە ئەو لافاوە هەنستی و بارانە و ئاو ناوێ دەبی ئەمە دە ئامادە باشی دابین ئیسراحەتم نییە. لە زۆربەی شوێن بەهۆی زەبڵ و خاشاک و هاوکاری نەکردنی خەڵک ڕێڕەوی ئەم زێرابانە دەگیرێت و دەبێتە بربەست لە تێپەڕبوونی پاشماوە ئاوی باران. بۆ پاک و خاوێن ڕاگرتن و ڕێگریکردن لە هەر کێشە و گرفتێک لە ئاوەڕۆکاندا بەشداری و هاوکاریکردنی خەڵک زۆر پێویستە. شێرەکەم دەی یەک خەرێک ئەوەدا ئەو کاری بەنیە هیچ هەروارێ ئیشی حکومەتی و بەلەدێ و باخاوی کاتەوە و ئایدن گۆیە و کەیفی خۆتە کۆی خاوێنەکەن و خاوێنی کەنەوە ئایدن گۆیە کو پێ چاکەبی و چاکی کەن و ئەمەش دەیویستینە خاوێنکە بخوای زارە بەلەتکایە لە زارکی خانی بووە ئەمە چوینە یعنی پڕ پێی سەرخشت و خوار بەوە ئەشت بووە مانای خاوێنی کردەوە یەک قەلا بەس دەبن لە هینایی دەری سار و خێلی لاکردیتەوە بخوا ئاوەیان دەڵێ ئەم پیاوانە سەرەڕای قەیرانی ئابووری و هەژاری و درەنگکەوتنی موچەکانیشیان کارەکەیان خۆش دەوێت و وجدانیان ڕێگەیان پێنادات
خاک و ژینگەی وڵاتەکەیان پشتگوێ بخەن. ئەو دەستانە لە خزمەتکردن بەردەوامن، تاوکارەی لە ئەستۆیاندایە تەواوی دەکەن. يلا بەتەسی کارەکەیمە زۆر زۆرە ئەو پیسیا بۆنە ئەو بۆنە پیسەلۆ دەچێت ناو مەزرایی یعنی زۆر پیسە گازا بخوا ئەو دەستانە مەسەل لیر و زیبکە ئەگەڕێ ئەو سۆ دەستان خوارە واسە دەرپەڕیوێتکەوی بەخوای ئەتکوشی هەموو شتێکی لێدی هەموو شتێکی لێدی پیستر و لەخۆشترا بەخوای جارێ شیشی بانەی دەیدەی شیش دەرپەڕیوە بای نەخوا ئەو سەرشەکە دەرپەڕیوە جێکتکەوی شیش بەدەستی خۆی بادەین پێن بارە درێ بای نەخوا وەگەڕێوەکەی دەڕۆشی ئەوێرم کرد ساتەکە پێستەکەدا بە ئەی ئەبرەوی سڵاو ڕێزمان هەیە بۆ ئەو کارمەندانە بە ڕێزانەی کەوا بە بەردەوامی کارەکەن بەبێ ماندوو بوون جەگای دەستخۆشین طبعا ئەگەر بێت و ئەگەر ئەوانە و خزمەتیان نەکردا لەو تەمەنە بەبێ ئەوەی کابیر بکەنەوە بڵێن ئێمە تەمەنێکی گەورەمان هەیە بیر لەوە دەکەنەوە زیاتر لە جوانی شارەکە خزمەتکردن بە هاوڵاتیان بێگومان کارەکەی ئەوان زۆر پیرۆزە هیچ کارێک بەڕای من ئەوەندەی کاری ئەوان پیرۆز نیە ئەگەر کاری ئەوان نەبێت ئێمە ناتوانین ئەو هەناسەیە کە هەڵی دەکێشین ئەوەندە پاک بێت بێگومان ئەوان پاکی دەکەنەوە یارمەتی ئێمە دەدەن لەوەی کە لە کەشێکی ئارام و پاکدا بژین خزمەتکردنی ئەوان ینی خزمەتکردنە بە خۆمان فرێنەدانی شت لەسەر جادەکان و هەروەها پاکڕاگرتنی گەورەترین یارمەتیدانی ئەوانە. ماندوێتی بەرۆکیان دەگرێ بەڵام ناوەستن چونکە ئەو فشارە زۆرەی لەسەر ئاوەڕۆکانە مەترسیدارە. خەریک هاوکاری ناکە ئەرێم کاکە ئەو ڕۆناکە بۆ سبێنم ئەرێ ناغەسمەن دەبی بیکەوە ئەیەنی هاوکاری هیچی ناکەن بەخوای لە پێش دەچێ ئەو حاوێ زبریە لە پێش دەچێت حاوێ ناکە هەموو شتێکی بە تۆژێدا دەێنیم دێتە خوای و ئەرێ غەسمە لەسەری بیکەوە بەخوای جارەیەگە شەڕی دەگەر بکەم بەخوای لێش بدە ئەو خەدەوەی نزانێ ڕدەی سپیار دەری سپێنیا بەخوای منداری ئەوە قسە دەرێتێ ئارێ وەڵا ژن و بەزار ساعت و قسەی دەرێتێ جوینێداتێ هیچ ئەوە دەرێ وەڵا شتانە زۆر بووە زۆر هاتی بۆ مارێ ینی هاتینەوە دایرەی بە ئەوە هاتینەوە سبێنش بەلاساری چوینەوە لۆ کردیتەوە قسەشیان گۆتینێ و خۆشیان لێک تووڕەکردینەوە ئارێوە دوای چوینە ئاشتەکە لۆ کردی لۆ لەنجامدایە و لۆ کردیتەوە ئاگا لێبی کاکە ئاگا لێبی لە منداڵێ دوزارم بەس قسەرە بارە لۆکرا هەموو زارمیشی ئەو بۆ لە پیسەیە ئەو سەرە مەزرانکەرەزار هەردایتەوە بۆ هەربدوو کەم لەو هاتیە یعنی نەحاوای بۆ لەبەر وەخت بە شێت بم زار هەم بە هاوینە سەرە مەزران هەردایتەوە هەربی کردیە لۆ هاتیە و هەرما بەناوێ هەموو ئەزار لەو شتەی سەبەبەکەی ئەزام لەو شتە مەلێ هاتیە بۆ ئەوانەی کە کار دەکەن لە مەجای زێرابەکان ئاوەڕۆکان وەکو کرێکار بەڕاستی ئەوە لە ساڵێکدا ئەحسائیە کرا لە هەموو جیهان سەبارەت بەو ئیشانەی کە لە هەموو ئیشەکان گرانترن. یەکەم ئیش تۆپ 1 دەرچوو ئەوە بوو بۆ ئەو کرێکارانەی کە لەو مەجالە کار دەکەن بەڕاستی ئەو ڕێگانەی کە دەتوانین بگرینە بەر بۆ پاراستنیان لەوەی کە کەمەک ڕێژەی توشببوونیان بە نەخۆشی کەم بکەینەوە لەوانە بەکارهێنانی دەستکێش دەبێتن تەبان دەبی دەستکێشەکان زۆرێک بن کە ئاو نەدزن ویان لێ بکاتن کە لەو میکرۆب و لەو پیساییە دوور بن و بەستنی ماسک لە بۆ ئەوەی کە لە ڕێڕەوی هەناسیان لەو بەکتریایانە دوور بن و پۆشینی جلوبەرگێک کە تایبەت بێتن بەڵام وەکو ئەوەی کە جەنابتان باستان کرد کە جلەکانیان بە جۆرێک لە نایلۆن دروست کراوە کە تەنانەت لە هاویناندا زیان بە پێستیان دەگەیەنێتن و وایان لێ دەکا وەکو نیمچە ئێکزیمایەک حەساسەیەک لە بۆیان دروست بێتن بە باشترە دیوی ژوورەوەی جلەکە بە مادەیەک یان بە قوتن بە پەمۆ ڕووپۆش بکرێتن بۆ ئەوەی پیستیان ئازاری نەخواتن
و لە دیوی دەرەوەش بە جۆرێک بێتن لە نایلۆنێک یان لە مادەیەک دروست بکرێتن کە زەرەریان پێنەگەیانێتن. ئەوە لەلایەنێک بێزگەلەوەش پێویستە لەسەر حکوومەتی هەرێم کە چەند مانگجارێک پشکنینی تەندروستیان لە بۆ بکاتن. خار ئازی دەبەوەی شێبی خار ئازیەوەی چێ باشەوە ئیشا ئەوە ئیشە تەماشەێکە دەگەن ئەوە چەند ساڵە بێت چند ساڵێکە ئەو دایەکە ئەو بەزم ڕزمەی تەماشەیەکە فاسۆل و قاقەز و یعنی کاکەەوە حاویشی دارانێ لۆشتی لە بالاکە تخواوە ئیشا ئەگە حاوی هەباوە نابوو ئەدەوەڵ ئەگە حاوی هەباوە نابووە نابێ کاکە کارمەند و فەرمانبەرانی کە لەم بوارەدا لەم ئاوەڕێیانە کار دەکەن کارێکی ئاسان نییە بە تایبەتیش لەو کاتانەدا کە دەبینین کە لافاوێک یان بە درێژەی بارانێک بەس دەبێتەوەی لافاو طبعاً کۆمەڵێک فەرمانگە تێدا بەشدار و هاوکاریان دەبن شارەوانەکانە بەرگری شارستانیە پۆلیسە قایمقامێتە هەندێک پێویست کە پێشمەرگە بووە لەگەڵدا بووە بەڕێوەبەراتی ئاودێری هەولێرە و ئەو بەڕێوەبەراتێنە کە پێویستی پێکرد زیاتر بەشدار بوون لەگەڵ یاندا بن هەموو بەشدار بوون بەڵام ئیشی ڕاستەخۆی تایبەت بەوان دەبێتن و ڕۆڵی زۆر گەورەیان هەبووە کە لە کاتی باران بارین بووە لافاو بووە و حاڵەتێکی کە بڵێن نەخوازراو بووە تێدا کاری خۆیان کردە و ئەنجامیاندایە قەیم بۆ کاکە قەیم پێ ئەوتە بۆ برغیە برغی مامحوسێن کارەکەی خۆی زۆر خۆش دەوێ هەر ئەم خۆشەویستیە وای کردووە دەستبەرداری پیسی و قورسی و زەحمەتی ئەم کارەی نەبێ هەرچەندە لە ئەنجامی ناتەندروستی سروشتی کارەکە و کاریگەری خراپیە و کارە لەسەر تەندروستیان وای کردووە جەستەیان لاواز بێت و تووشی چەند نەخۆشیەکیشی کردوون بەڵام ئەوان کۆڵ نادەن. ئەو ساڕۆخۆیشی هەوا و ئاوە لێدەین تقریبا 50 متر ئەڕوە 50 متر ئەڕوا هەموو شتێکی وە پێشەخۆ ئەدا لێدەی مەعناوەی کاتەوە ئللا لە گوشی و ئەشتی و هەناڕوە لە گوشی لە گوشی و بلوچی نەخۆ قوم و ئەشتی و هارەبی ئەوە پێشەخۆدا و ئەیما و هەنجی سۆندەکەی ڕائەکێشین و ئەیکەینەوە ئەو جار هەیە دەرە پڕی زۆر خەتەرە گەلک گەلە خەتەری ئەنی کوندە سەری خۆتێنین لە پەنا ساڕۆخی لە سوڕینی یعنی ئەسوڕین ئەگەوێن کەوی والحاصل یعنی ناژی ئەو ساڕۆخە دێکەوی ئەو سەرە ئاسم دێکەوی زۆر بەقووەت. ناڕوە کاکە ناڕوە ناڕوە يلا ها دوسي يلا هي ماشي ها ايه هيك بس يلا لي ها يلا ها هذه هاوکات و هەر لە کاتی کارەکەیاندا زۆر جار ڕوبەڕووی مەترسی دەبنەوە کارەکە سەختە و هەندێک جاریش زێرابەکان دەتەقن و ئامێرەکانیش تا ڕادەیەک بەکارهێنانیان سەختە بەڵام ئەم کارە سەختە ئامانجی گەورەی هەیە ئەویش پاراستنی ژیانی ئەوانی تر و خزمەتکردنی کۆمەڵگایە. ئارزم ئەوەیە ئیشاڵڵا ماڵمانەکە بین پێم خۆشە بینە دەورەتێکی سەر بەخۆ و مەعناویە لە کۆر ئەو ئازارێ بینەوە ئەو شەڕ و بەزم و ڕزم و دەردەسەریە لەسەر لا بکەوی و میلەتەکەن ینی ئیسراحەت بکاو چی دیکانە ئەو ئازار و ئەو نەخۆشیەی نەبینینەوە لەچەند ئەو میلەتە خراپەوی ئەوە
یەقیان گرتی لە مەعناوی بەدە عاشەوە بە ئەولا بە ئەولایەوە دنیان دەمە لایە و مەعنایە میلەتێکی فەقیرین و یعنی خێرخوازین و یعنی ئەو هەموو ئاوارە ئەشتن حاوانی تۆ پەرستن بەو حالشنەوەی قەبەر نادەن و ئەز و ئارەسم ئەوەیە مەعنابێ دەوڵەتی سەر بەخۆ سەدەها فەرمانبەری لێ هاتوو سۆزمان هەیە لە کاتی تنگانەدا خۆیان بەخت دەکەن بۆ ئەوەی ئەو شارە خەڵکی ئەو شارە لە مەترسی لافاو و پارێزن ئەو فەرمانبەرانەی لە زۆرەی کا حوسێن کە هەست بە ماندووتو ناکەن هەست بە وەکو بڵێ هەستێکی وان هەیە دائیمەن کە خزمەتی شارەکەیان بکەن سوپاسیان دەکەین بەڕاستی ئەو جۆرە فەرمانبەرانە ستایشی ئەوانە کە ڕێزلێنانیان لێ بگیرێتن ئەوانە وەکو سەربازێکی ون لە بەرچاوی خەڵکە ڕەنگە دیار نەبن لەگەر لە بەرچاوی میدیایەکاندا دیار نەبن بەڵام خۆیان خۆبەخش کردیە خۆیان خۆبەخت کردیە بۆ ئەوەی بتوانن شارەکانی خۆیان لە شارەکانی خۆیان لە بەرەوبەراتەکانی خۆیان خزمەتی هاوڵاتیان بکەن ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24 پێشکەش دەکرێت بۆ بەڕێز کە حوسێن بەرامبەر ئەو 20 ساڵ خزمەتەی کە پێشکەشی کردووە بۆ شاری هەولێر لە بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی هەولێر فەرموو کە حوسێن